ئەلۆ ئەلۆ بەڵێ خاتو لەنجاوە هاتمە سەر و ڕێگای باست کرد. باشە بەزوتم بە مەرجێک دەبێت لەسەر بەڵێنی خۆت بمێنی. خاتو لەنجا من هەم ڕۆژنامە نووسێکی دیارم هەمیش توێژەرێکی کۆمەڵایەتی دەزانم بەس دەبێت لەسەر بەڵێنی خۆت بمێنی دەنا من قسەت بۆ ناکەم. بێخەم بە خاتون من یاساکانی ڕاگەیاندن و ئیتیش لە ڕۆژنامەوانی باش دەزانم چۆن حیا و حرمەتی خۆم و بشەکەشم دەبم وەکو پێم وتی ناوی تۆ پارێزراو دەبێت هەتا لە کتێبەکەشم بە پیت ناوت دەنووسم. ئەوە تۆی؟ بەڵێ ئەوە منە. ئەو کاتت باش خاتون. باشی؟ باشی لە وەرە زوو پرسیارەکان کە با بڕۆین کەس ئێمە نەبینێت. بەڕاستی خوشی بەڕێزم ئێرە شوێنێکی باش نیە بۆ چاپێکەوتن بەڵام تۆ سوور بووی لەسەرەوەی کە لە ناو شارێک نەبینین نازانم بۆ سوور بووی ئەخر خۆ تۆ تاوانێکت نەکردووە. با من تاوانبارم. تاوان لەگەڵ چێ؟ لەگەڵ خۆم من بە غوروریم بە لموز بەرزیم تاوانم بەرامبەر خۆم کرد. زۆر باشە یەک دقە با ڕیکۆردەکە دانێمەوە. ئێستا دەتوانین دەست پێ بکەیت. 18 ساڵ بەر لە ئێستا وەکو مامۆستایەک لە یەکێک لە گوندەکانی کوردستانی دەستم بە ئیش کرد. بەڵێ ساڵی یەکەمی مامۆستایەتیم زۆر کەس هاتە داخوازیم. یەک کاسب بوو، یەک پۆلیس بوو، یەک مامۆستا بوو. باشە مامۆستا باسی مامۆستات کرد باشە چۆن بە مامۆستایەکان ڕازی نەبووی خۆ مامۆستایەکە و خۆتە. ئەوان دبلۆمیان هەبوو من چی؟ من شەهادەی بەکلریۆسم هەبوو. بەڵێ بەردەوام بە ئەوان لەگەڵ من نەدەگونجان نەمدەتوانی حەزم لێبوو کەسێک بێ ئەندازیارێک بێ دکتۆرێک بێ یان ئەلەقەل ماستەری هەبێ. باشە ئەو کەسانەی کە باسی دەکەی هیچیان هات نەداخوازیت؟ نا هەفتە دوای هەفتە داخوازیم داهات بەڵام هیچیان ئەو شتە نەبوون کە من دەمەویست. باشە بەردەوام بە ڕۆژ بە ڕۆژ خەم و خەفەتم دەخوارد. دەموت ئەی خوایە یانی بۆ ئەو کەسێک کە من دەمەوێ نایەتە داخوازم. ڕۆژ دەهات و دەچوو بەس من پیر بووم هەر خەمم خوارد هەر خەفەتم خوارد پرچم سپی بوو. باشە لەنجەخان هیچ کەسێک نەبوو کە ئامۆژگاریت بکە دیپلۆم و بەکالریۆس و ماجستەر گرنگ نییە گرنگ خودی کەسایەتەکەیە. داکەم باوکم خوشکم خزم و کاس هەمووی پێیان دەوتم دەیانگوت ئەوها مەکە پیر دەبی ئەو کات ناتانی زدواجە بکەی بەس قەناعەتم نەدات دەمگوت نا ئیلا کەسێک دێ. باوەڕ دەکەی خوشکم 5 ساڵ لە من بچووکترە بەهۆی منەوە ئەویش داخوازی داهات. بەس ئەو دەیگوت نار لەبەر خوشکی گەورەم من زدواجە ناکەم. دەیوت بدات خوشکی گەورەم با زدواجە با بکە تا ئەوەی کە ڕۆژێک باوکم تووڕا بوو. گوتی تۆ دەتەوێت بەهۆی خۆتەوە ئەمیش بکەیە قوربانی. بەڕاستی بەسەراتەکە ناخۆشە دەزانم ئەو هەمووی شوازارەت بینیوە باشە دوای ئەو خوازبێنیانە کەسی تر هاتە خوازبێنیت؟ وەستا شتێکم پێ نەوتووی
فەرموو. خوشکە بچووکەکەشم زدواجی کرد. ئێستا مناڵێکی هەیە. من هەر لێرە مایمە پیر بووم. ئێستا ئەوەی کە دێتە داخوازیم یان پیاوی بەژنە. من دووەم و سێیەم ژنم یان ئەوەی کە ژنی تەلاقدا دێ من بکاتە داکی مناڵەکانی. بەردەوام بە بەردەوام بە. ئێستا مامۆستاکان برادەرەکانم هەمووی هاوسەرگیریان کردووە. من کەسێکی حەسوود نیم، بەخوا حەسوود نیم، بەس کە دەبینەوە زواجیان کردووە بەدەستە خۆم نییە حەسوودیان پێ دەکەم. بەردەوام بە. ئێستا کە دنیاکە عەکس بۆتەوە هەموو ڕۆژە داکم دەڕوا تەلەفۆن دەکا بۆ داخوازەکانم دەڵێ کوڕەکانتان ژنیان هێناوە ئەوانیش دەڵێن وەڵا کچەکەتان بێ کوڕیمە ڕازی نەبوو کوڕەکەم ژنی هینایە ئێستا منداڵیشی هەیە تاوی کە ڕۆژێکی تووڕە بووم گوتم دایە بەسە تەواوی کە ئەوەندە من سووک مەکە من وەم دەزانی من بە ئاشی خۆم هەبێ پارەم هەبێ هەموو دنیا مەمنونی منە وەم دەزانی تەمەنیشم بچێتە سەرێ هەموو کەس منی دەوێت بەس بەداق دنیا کەوا نەبوو. باشە ئەگەر کەسێک ئێستا بێتە داخوازیت شووی پێ دەکەی؟ چی دەدە داخوازی من؟ سەیری برچم کە؟ سەیرە دوو چاوەی بکە؟ یعنی کەسێک هەیە بێتە داخوازی کچێکی پیر؟ بەڕاستی لەنجە خان زۆرم پێ ناخۆش بوو بۆ بابەتانەی کە بەسەرت هاتووە بۆ ژانە سەختەی بەڕێت کردووە و منە و چیرۆکەی تۆ دەخەمە ناو کتێبەکەمەوە بۆ ئەوەی هەزارەها کچی وەکو جەنابتان سوود لەو بابەتە وەربگرن کەچی تر نەنازم بە شەهادە و داوای کەسی لە خۆیان شادە بەرزتر نەکەن. کاگە تخوا ناوی من نێنی تخوا حەیام مەبە. لەنجە خان وەکو سەرەتاش پێم وتی من کەسێکم ئیتی کە ڕۆژنامەوانی زۆر باش دەزانم وای دابنێ نە تۆ منت دیوە و نەیچت بۆ من باس کردووە. دەستت خۆش بێ. جا خاڵێکی تر هەیە لەنجە خان هیچ کەسێکی تر دەناسی وەکو جەنابتان بوو بێتە قوربانی و بابەتانە بەڕاستی زۆر هاریکارم دەبێت بۆ تەواوکردنی کتێبەکەم. بەڵێ دەناسم. ڕاستە؟ کچێکی برادرم هەیە ئەوکی منی بەسەر هاتۆ بەڵام بە چیرۆکێکی هێندێک جیاواز. باشە دەتوانی پەیوەندی پێوە بکەی؟ بەسەر چاو بەس پێم وانییە ئەو قسەتان لەگەڵ بکە. لەبەرچی؟ ئەمە خۆ ناوی نادەین. لەبەرێکە ئەو لە عائیلەیەکی هەندێک عەشایرە باوکی دەیکوژێگە قسام بکە. باشە تۆ هەوڵی لەگەڵ بدە بزانە پەیوەندەکە جواب بداتەوە. ئەلو لەنجە گیان. ئەلۆ باشی گیان؟ سپاس. ئەوە دیسان گریاوی؟ نا هیچ نییە. تخوا چییە پێم بڵە؟ بورە سەبی حەم لە بەرچاوی ئەو هەموو خەڵکە بە منیوت ئەوە ئەڤینی کچم 19 ساڵە شووی کردەوە کەچی تۆ 41 ساڵی کەس سەیریشە ناکە. گیانەکەم جۆ مەدەیە تازە ئێمە لەسەرەوەی ڕاهاتوین جۆ بگرە ڕۆژنامە نووسێک لێرەیە دەیهەوێت کتێبێکی دروست کا لەسەر گەورە کچەکان تۆ حازری قسەی لەگەڵ بکەی؟ نا لەنجە گیان من ناتوانم قسەی بۆ بکەم خۆشت باشە زانی ئەگە بشمێ قسە بکەم باوکم لێ ناگەڕێت. لێت تێدەگەم باشە دەی خوافیز. خوات لەگەڵ.
چی بوو لەنجە خان؟ بەداخە وتی من قسەی ناکەم. بەڕاستی پێم ناخۆشە. وە دووبارە زۆر سوپاسی جەنابتان دەکەم کە هاوکارم بوون. شایانی نییە. دەتوانێت سراحەتی خۆتان وەرگرە. لەسەر ئیزنی خۆعات. ئیزن لای خۆتە فەرموو. ئاخ بۆ چیرۆکانە ئاخ. وەرە کاک نیازجان. کاک شەماڵ باشی؟ باشی کاکە. کاک نیازجان، کاکە من نامەوێت لە دوان لە هیچ کەسەکی بدەم، لۆ کۆمەڵگای بدەم، تکایە وازم لێبینە، هیچی تر برینەکانم مەکڵێنەوە کاچی خۆم. کاک شەماڵجان، بڕواب کە من ناوت بڵاو ناکەمەوە، ئەو کارە تەنها خزمەتی کۆمەڵگایە، بۆەوەی کچان و پیاوانی وەکو جەنابتان نەبنە قوربانی چیتر. کاکە جان بە قوربانی چاوت بووم. کاکە نامەوێت لە دوام بدەم، کاکە وازم لێبینە، تکایە دەکەم وازم لێبینە، دەوازم لێبینە کاکە. کەچم لۆ دەگری خۆ پڕکە سەبیحە قسەی بە تو نەگوت بەو نەوعی کە ئەتووەها بگری و لە خۆت بگری ئەو لەبەر تویتی خەمی تویتی ئەتوو کەمایەوە و ئەمر بوویتە 41 ساڵ هێشتا مێردن نەکردیە بە هیچی وان نەگوت کچی خۆم ئەو دڵی پاکە خوا سبب کارم بگرێت ئینشاءالله. کچم دوعای لە بابت مەکە خراپە دایکە هەمووی ئەو هۆکار بوو. خۆشت باشە زاری. خۆزگە باوکم دەسەڵاتدار نەبووە. خۆزگە کچێکی هەژار بوومایە دایکە. ئەوە لێوت ئەوێ کوڕە بیر و کوڕە ئاغا بێتە داوات هەتا وای لە من کرد. فەرموویە سەرتە منم چەند گەورە بۆ کەس ئاوڕم لێ نایەتەوە. هەنێ جار کە چمە بەر ئاوێنە سێری خۆمەکەم ئینترەس دەکەم من کچێکم هیچ شتێکم نەماوە بێهێز بووم بچوو بوومەتەوە هەست دەکەم بێکەڵکترین ئافرەتی دنیاوە. خۆزگە باوکم کە ناز وایە خۆزگە قەت دەسەڵاتدار نەبووایە خۆزگە خزمەتی خەڵکی بکردایە بەسە دایکە جارێکی کە بەسە مۆزوعانەمەمە مەکەرەوە وازم لەبێنە توخوا وازم لەبێنە با بۆ بێ کەسی خۆم بگریم هەستە.
سلام علیکم بەگم. عليكم السلام حەچی بەخێر بێ. خۆشبی سەلامەت بی بەگم. بەگم ئەو مەنزەرە ماستە مینە ئیمارێ پلە بەسەیە. دە زۆر باشە لێرەی دانا. دی بۆ مەژۆری؟ نا هەر لێرەی دانا. ئەها حەچی باش بوو هاتی. ئەو ئالیکەچی یەکجار زۆرمان لێوە. بڕۆ هەموو بۆ ئەمبارێ باشە؟ بەسەر چاو. لە بیرشت نەچی. لە پاشەوەی ئالیکەکانت برد. بڕۆ سەرەکی لە گوندیدا. پارەی تەلەکتەری زووکردنی ئەو ساڵم هەموو لۆ کۆکەوە بهینە باشە؟ هەر هەمووی دەبڕۆ بەسەر چاو. لە بیر نەکەی. هیچ کرد ناوێ؟ نا بڕۆ. دا باش ئەم ڕۆیشتم بەگم. خوا لەگەڵ. هەمین ئەرێ هۆ هەمین دەوەرە لە هەمین یارە وەڵڵا دەوەرە دەی وەرە ئەو منزەرە ماستەوی ماری بەسێ لۆمان هاتیان بیگرە دەی چێوە دیسان دەگیریەی هەدێ تو نازانێ من لۆ دەگرێ بەم جارێ دەزانم کو نازانم دیسا بەسمەکەیە ئەرێ هەمین ئەتوو بەس نییە ئەو گریانە هەموو ڕۆژێ گریان داوەڵە بەسێ کوێ ناوەڵە تو نازانی کوشت هەمچی بگریەی دە بەسە ژێر لێزار نەبووی لە هەمینی هەمین جۆر دێ ئەو ماستەیدانێ وەرەوە دیوەخانەیشم پێێتە باشە؟ باشەوە دێ هەمین ئەرێ هەمین دەوەرە هاتم ماشەڵڵا بچی هەرزێک یەک ساعتت پێ دەچێتە دێوە پێم بدێشنێ ئەو گریانە تەکەنجینێ ئەمنت کوشت گریان نەبڕاوە ڕەحیم بەگزگم بە کچەکەی خۆمان دەسووتێ دەچینە هەر ئاهەنگەکی دەچینە هەر شایەکی ئەم جەرگم لەو کچەم دەسووتێتن ئەو کچەم ماوە هەموو عالەم مێردی کرد هەموو عالەم چۆن ماری خۆی ڕاستە ئەمە کاتی خۆی لە مێرکردنی کچەکەم ڕێگر بوو بەس ئێستا خۆ ڕێگر نیمە ئەمە چ بکەم کەس نایەتە داخوازی ئەو کسەش ڕۆژ بە ڕۆژ هەردادێت و وەزعی خراپ دەبیتن نابی ئەو هەلەی گەڕێن وازی لێ بینی ناخر گوناحە بابەخۆ هەر کچی من نییە مێردی نەکردبی ئەوەتە لە گوندی خەڵکەکی زۆر کەسیان نەمارەوە مێردیان نەکردیە بابە ئەوە قسمەت و نسیبە ئاخوا نابی ڕەحیم بک ئەمە دەبی تەکبیرەکی لەو کچێ بکەین ناخر گوناحە ئەو هەر بمینێتەوە سەری سبی لە ماڵی بابی بۆنیتەوە مەقسەدت چی هەمی دەتەوێت بۆ ئاخیری عمرەی بچم دەرکە لە ماڵان بگەڕێم حیای خۆم ببەم برێم وەرنە داخوازی کچەکەم نانا ئەمنش وها نارێم خۆ عادی چ دەرێ تەکبیرەکەم هەیە ئەگەر بە قسەم بکەی وەمان لێ زود تەکبیرمان لۆ بکەن لۆ ڕەحیم بە گۆڵە هەندێک جاران ئەو قسە و ئەو تەکبیرەی ژن دەکاپیا هەر پێ نازانیتەوە وایە ئەتو ئەمنت پێ عاقڵ نییە زۆر دە باشە مامۆستا خالیدی بانجی ماڵێ بکە مامۆستا خالید باش ئەو چ پێیوەدی بە کێشەیمە هەیە با مامۆستا خالید دەتانێ حەلی کێشەیمە بکاتن ئاخر تێم ناگەینی کو با پێت برێم یاخۆ بەخێر بێ مامۆستا خوا عفومانکە یا ڕەبی خوا لێمە ڕازی بی مامۆستا سلامەت بی هەمینی خێزانم ڕێگە چارەش دیتەوە لۆ بە مێردانی ئەو کچانەی هەتە ئێستا مێردیان نەکردیەوە بە تەمەندا چوونە و نەمارە بابیان ماینەوە ماشەڵڵا چ ڕێگاکەوە مامۆستا دەمانەیە لە وتاری هەینی لەو هەفتەیەی باز لە بابەتە چی بکەی هاندانی ئەو گەنجانە بکەن ینی هانیان بدەن بچنە داخوازی ئەو کچانەی کاتە ئێستا بە تەمەندا چوونە و مێردیان نەکردیە با ئەو کچانەش کچە ئاغا بن بەگ بن با دەوڵەمەند بن نەترسێن والله عافیە بەڕاستی ژنێکی زۆر ژیرت هەیە خەمت نەبی بەێ ئەو هەفتەیە ئینشاءڵڵا بە ئیزنی خوای وتارەکەمان لەسەر ئەو بابەتەیە وای مارە تاوەبی مامۆستا دەمزانی هەروە جوابم دەدەیەوە سەلامەت بی مامۆستا ئەو جە شەرت نییە لە وتاری هەینی ڕۆژانە ئەو هەرە ناو خەرچی دەبی کە گەنجەکان دەبینی هانیان بدەن با بچنە داخوازیان تەنانەت پێیان بڵێ با بێنە داخوازی کچی منیشبی ڕازی دەبن ئەو بەڕاستە بەڵێ دڵنیایی
مامۆستا کوو باسم کرد ئەوەی هەوە کوڕە هەژارش بی هەرچێبی مامۆستا ئەمە ڕاستیمە باشە چەند ساڵە لەو بۆ نوعی بیرت نەکردەوە مامۆستا ئەوەی ڕۆی ئێستا کە ئەمە ڕازیمە هەر کەسێک بێتە داخوازی کچەکەم بەس کوڕەکی باش بی با فەقیریش بی با پێشکەشی بی دەستەکانت خۆش بی بریارێکی زۆر باشت دەیە خۆشەویستمان درودی خوای لەسەر بێت دەفەرمیت صلى الله عليه وسلم تزوج الفقراء يغنيكم الله صدق رسول الله معناکەی زۆر واضحە بەرێ ئێستا دەسمە ماڵێ وتارکی زۆر گرنگ لەسەر ئەو بابەتی ئامادە دەکەم ئینشاڵڵا دەبتە خێر و بەرەکەت لە هەموو گەنجەکە لەسەر ئیزنت قوربانیەکان لە هەر شوێنێک لە وڵاتە دابن من دەمدۆزینەوە و چیرۆکەکانیانم دەنووسیەوە بەڵام دەمویست شەماڵ بدوێنم ئەو پیاوە چیرۆکێک کاریگەری لابوو ڕۆژانە پەیوەندیم پێوە دەکرد زۆر کەسم ناردە لای بەڵام بێئەنجام بوو مسلمانانی عزیز خدای گەورە جەلە جەلالەهو هەمیشە لەگەڵ ئەوەیدا بووە فەرق و جێوازی لە نێوان کچ و کووردا نەکەن بەڵکو ئەگەر کچ بوو زیاتر دەبی ئاگات لێبێ چونکە ئەوە ئامانەتە بێ دەسەڵاتە نابێ غەدری لێ بکەیت ئەگەر کاتی شوکردنی هات بە هەر شێوەیەک بێت نابی کۆسپی بۆ دروست بکەیت ئەگەر پیاوەکە باش بوو ئیماندار بوو کاسب بوو کچەکەتی پێ بدە ئاخر ئەگەر نەیدەیتێ دواتر دەمینێتەوە ئەو کات تۆ گونەحبار دەبی برایانی موسڵمان ئەی ئەوانەی دەوڵەمەندن ئەی ئەوانەی دەسەڵاتدارن ئەی ئەوانەی خاوەنی پلەپایەن ئەگەر کەسێک هاتە داوای کچەکانتان با هەژار بێت با کوڕەکی بێشەهادە و پلەپایە بێت ئەگەر ئیماندار بوو بەڕەوشت بوو ئەو پلەپایە لەلای خوای گەورە گرنگترە جا موسڵمانان دەمەوێت ئەو دیاردەیە بنبڕ بکرێت گەنجەکان باوکەکان لەمڕۆ بەدواوە ئێمە لە گوندەکەمان ئەو نەریتە تێک دەشکێنین ئەو ئافرەتانەی کە گەورن و شویان نەکردووە ئەو گەنجانەی کە لەبەر هەژاری نەیانتوانیوە ژن بهێنن پێویستە پاڵپشتیان بکەین لە داهاتوشدا تکایە کچەکانتان مەهێڵنەوە بۆیە خۆشەویستمان درودی خوای لەسەر بێت دەفەرمێت ئیدا جاءکم من ترضون دینەه وخلقه فزەوەجوه واتە ئەگەر کەسێک هاتە خوازبینی کچەکانتان دین و ڕەوشتێکی جوانی هەبوو ئەوە کچەکانتانی پێشکەش بکەن هەزار ڕەحمەت لە بابت مامەستا بەڕاستی ئەو خوتبەی وتارێکی زۆر بە قووەتتدا و کاریگەر بوو سەلامەت بیا ڕەبی خوا ڕووی سپی بکە یا ڕەبی ئەوە هەمین خان خێزانی ڕەحیم بەک بەڵێ ئەو ماشەڵڵاش لە چژیرە بەڕاستی ئەو فکرێ دروست کرد و بەجددی خۆم پەیوەماندی کرد هەتا خوتبەی زۆر جوان لەسەر ئەو مەسەلەی دەم زۆر گرنگ بوو لە بۆ ئەو گەنجانە خوا خێریویش بنووسی سەلامەت بیا ڕەبی سەلامەت ئەرێ چی بوو قسەت لەگە برایەکەت کرد وەڵڵاهی مامەستا ئەوەی ڕاستی بی کاتی خۆی داوامان کرد بەگ نەیدا ئێستا کەش گریش کایە برایەکەم ڕازی نابی و ڕازی نابی نازانم چ بکەم دەبی قەنەعەتی پێبینی وەڵڵاهی محاولە دەکەم بەس نازانم چ بکەم ئەمە قسەم دەگە ڕەحیم بەک کردیە قسەشم لێ وەگرتیە قەنەعەتی پێبینە مامەستا ئاخر ئەو ڕازی نابی ئەو باشە تو قسە دەگە بکە ئەگەر ڕازی نەبوو بەخۆم قسە لێ دەکەم ئەم قسەی لەگەر دەکەم بەس وەڵڵه ڕازی نابی باشە با بڕۆین ئەم قسە لێ دەکەم مامەستا وەڵڵه عینادە با بڕۆین فەرموو فەرموو بێخەم بە ئینشاءالله ئینشاءالله قسە لێ دەکەین ئاسان دەبێت ئینشاءالله ئەوە عینادە ئەم زۆر پێم گوتە ڕازی نابی ئەتوو بەخۆ نەتگۆ قسەی لەگەر دەکەم قسە لێ دەکەم باچین فەرموو قسەی لەگەر فەرموو مامەستا السلام عليكم السلام ورحمة الله بخير بكاكا كاك سلوان سلام مصطفى عفوا استغفر الله برام واز دەو عینادەی بینە ئەو مامەستاش هاتیە ئەو مەسەلەی کۆتایی پێبینە
کاکە واز لەو مەوزوعی بینە گوتم. کاک سیروان دەگەی کاکرەحیم بە قسەم کردیە قسەی زۆر باش بوو گوتی خاین لۆ دەکەم کچەکەی دەدەمێ ئیش لۆ دەبیمەوە یعنی هەموو شتێکی داتوو ئەوە قسەی کۆتایی بوو. مامۆستا ئەوە لە ڕابردوو بوو تکایە واز لەو مەوزوعی بینن ئیبرام لۆ واز بینی لۆ مامۆستا گیان ئەمن خۆ کاتی خۆشی ئەمن مەبەستم خانی و ماری نەبوو ئەمن تەنها مەبەستم کچەکە بوو. کاک سیروان لێ تێدەگەم بەڵام ئەگەر ئەو کچە شووی کرد پێی تێک ناچی؟ بەڵێ مامۆستا. کەواتە سبەینە خۆت ئامادە دەکەین لێتمارە دەکەم با بڕۆین. هەزار ڕەحمە لە ئەوە کۆتای قسەکەمە. باشە مامۆستا. سەلام عەلەیکوم. خدا حافظ مامۆستا. سەلامەت چاوەکەی منی مامۆستا. ئاسانیکە ئینشاءالله. ئەمڕۆ ڕۆژێکی خۆشم هەیە چونکە لە کۆتاییدا شەماڵ ڕازی بوو کەچی ڕۆژ خۆیان بۆ بجێڕێتەوە. السلام عليكم كاك شمال جان سوني باش قربان کاک نیاز ساعت ان شاء الله سلامەتی بەخێر بێ زۆر خۆشحاڵم بە دیتنی جەنابتان. سلامەتی کاک عزیزی منی زۆر سپاسشت دەکەم لە بۆەوەی کە ڕێگەم دەدەی ئەو چۆرۆکەی تو بخەمە ناو کتێبەکەمەوە. خۆم کاک شەمال جان ببوورە سەرەتا با ڕیکۆردەکە دانێمەوە. زۆر باشە ئەسا توانین دەست پێ بکەی کاک شەماڵ. چیت بۆ باسکەم جەنابی ڕۆژنامەنووس 15 ساڵ پێش ئێستا کچێکم خۆش دەویست ئەویش ئەمنی دەویست بۆ یەکتر وەک شەم و پەروانە بووین دەسووتین بۆ یەکتر بەڵام ماڵی باوچی نەیان دەدامێ. باشە لەبەرچی؟ لەبەرەوەی سەرۆک عەشیرەت بوو. ئەی باشە جەنابەت کەست نەناردە لای باوچی بۆەوەی بداتێ؟ مامۆستای ئاینی نەما سەرکردەی سیاسی نەما سەرۆک عەشیرەت و پیاوی ئاینی نەمانە نێرمەم بەڵام هەر ڕازی دەدەبوو. باشە کاک شەماڵ هۆکارە سەرچەکەت چ بوو؟ تەنانەت دواتر هەڕەشەی کوشتنیان لێ کردم. هەڕەشەی کوشتن؟ وتیان دەتکوژین. باشە جەنابەت چیت کرد؟ ماوەی خۆم بێدەنگ کرد. ئەو باسم لەلای هیچ کەسێک باز نەدەکرد. تا ڕۆژێک ناسیاوێک هاتە ماڵ وتی بێری شووی کردووە. بێری چێ بوو؟ خۆشەویستەکەی من. بەداخۆ بەردەوام بە شێت بووم شێت بووم. هاوڕەکانم دڵی منیان دەداوە تاوەی لە دایکم بەر لە 5 ساڵ پێش ئێستا ژیری بۆ هێنا. باش چی بوو؟ دوایەوە بۆم تەواو بکە. 6 مانگ بەر لە ئێستا تەلەفۆنێکم بۆ هات. چێ بوو؟ بێری بوو. بێری؟ پێم وت بۆ تەلەفۆنم بۆ دەکەی تۆ هاوسەرگیریت کردووە. باشە و چی وت؟ وتی نەخێر هاوسەرگیریم نەکردووە. چۆن ئەی تۆ نەدوو چی کردووە؟ ماڵی باوکیان بەر زۆر نردبیان بۆ ئەوروپا وەبی لەگەڵ ئامۆزاکەی خۆی هاوسەرگیری بکەم. بەڵام ئامۆزاکەی گوتبووی من کەسێکم ناوێت خۆشەویستی هەبێت
دوایەوە چی ڕوویدا؟ دوایەوە بۆ شەڕی بێری و براکانی و لەلایەکی تر ئامۆزای براکانی و شێت بوو وتی من شێت بوو شێت ماوەیەک بەر ئێستا باوکی بۆ ئەنجامدانی عملیات هاتبوو بۆ ئەوروپا لە دوا مەرجیدا گوتبووی وەسیەتی من ئەوەیە کە شوو بە شەماڵ بکەم. ئەی باشە تۆ چیت پێوت؟ ڕازی بووی؟ تکای لێ کردێمە داوای. بەردەوام بە. چە نابی ڕۆژنامەنووس؟ پێم گوت من ئێستا خێزاندارم. لە شوێنی خۆی بێدەنگ بوو. هیچ قسەی بۆ نەکرابێت داوای لێ کردم. خۆش بژیم گردەنی ئازا بکەم. فەڵا پێویست بەوە ناکە. کەمێ من بۆ بابەتەکەم بۆ تەواو. لەو کاتێەوە منی سڕیەوە لە ژیانی خۆی. هیچی تر پەیوەندی پێوە نەکردمەوە. آخر جەنابی ڕۆژنامەنووس من ئێستا لەگەڵ خێزانەکەم بەختەوەرم. نامەوێ بێری بیمە ناو ژیانی خۆم. خێزانەکەم تێک بدەم. لێم گەڕێ لێم گەڕێ لێم گەڕێ جەنابی ڕۆژنامەنووس لێم گەڕێ. چیتر خوێ بەسەر برینەکانم دامەی. داوا لێبوردن دەکەم کاک شەماڵکەوە شتانان بیست. بەڵام ئێستا تۆ ژیانێکی باش هەیە. پێویست بەوە ناکە خەمنەوە بخۆی. من ئەو کتێبە بڵاو دەکەمەوە و دڵنیا بە لەوەی کە خەڵکێکی زۆر سوودی لێ دەبینێت. بڵاویکەوە بڵاویکەوە جەنابی ڕۆژنامەنووس بڵاوی بکەوە. با خەڵک ببینێت. يا اخواني تا مبارك بك يا ربي. ئامین. کچەکەم کوڕەکەم لەخوای گەورە دەپاڕێمەوە کە بەختەوەرتان بکات. ئامین ئامین ئامین. ورا حەچیم حەچ هەتووە لە چێ؟ ئەوە تامیرم ڕۆ بۆ دووسێت مەکە ئێستا بڕۆ پاقاوی بینە شەربەتی بینە دیێڵە بچوونە دەی. ڕاوستە بەگم بەرێ باقراوەکەت ئەسیان عادیە. لە کۆتایی نووسینی کتێبەکەم پێم ڕاگەیاندرا کە ڕووداوێکی گرنگ ڕوویداوە. ویستم لە کتێبەکەم ئەو ڕووداوە گەورەیە باس بکەم و وێنەی کارەکتەرەکان بگرم. بەڕاستی بە گەیشتن نێو کچ و کوڕە ڕووداوێکی کاریگەری نێو کتێبەکەم بوو. تێگەیشتم ئەگەر بە ژیرانە بیر بکەینەوە هەرگیز ناکەوین و سەرکەوتوو دەبین. شتیمە هەر ئەسلیە. دەبا ببینی. بڕۆ کوڕم بڕۆ زوو زوو دای بچولێ. یاخوارە ئەوەدان بیا ڕەبی. ئەوە دەبی چێوی ژنێ دەیناسی؟ نا وەڵا نایناسم. نازانم چییە. ئەمن دەیناسم. یارە مامۆستا وەرە کوڕم وەرە. سلام علیکم. علیکم السلام. زۆر خۆشحاڵم کە لەوە هەنگە دەتان بینم. ئەوەش کاک نیاز ڕۆژنامەنووسێکی سەرکەوتووە. بەخێر وێ سەر زۆر سپاس. ئەوە بەتەمای کتابێکی دروست بکاتێ لەسەر گەورە کچان. بەخۆشم بانگەشتم کردیا بۆی بەشداربی لەو ڕۆژە خۆشەی. یاخوار لە خێر و خۆشی بتان بینم. جاگەریزم بدەن دەمەوێت چەند وێنەیەکتان بگرم لە بۆی لە نێو کتابەکەم بیکەم بە نمونە. فەرموکە لێ ناگەڕێ نەکەی ڕسمی مە قبولمان نییە. بەگم لۆ ئیشی خێریە.
یعنی مامۆستا ئاتوڕێی لەسەر ڕسوڵان بگری ئاسایش تچ ئاسایە باشە پڕ کوت پێ باشە باو تەوا مامۆستا سبرێتەوە ئەوتا لە کۆتاییدا با ڕسمەتی جەماعیتان بگرم ئەم پێکەوە لێک نزیک ببنەوە وەڵا ڕاست دەکات هەستنەوە حازر بن یەک دوو سێ ئەرێ بەگەم ئەرێ ئەو پاقراوە چی لێ هات های حەچیم کوش شەر بەزارم دەکەی گورە بینە و پاقڵەوەی بینە حەچیم لۆ مامۆستای وەلە بەس مامۆستای نییە